سڵاتان لەبێت خوێندکارانی خۆشەویست، من مامۆستا سەرتیب سعید پسپۆڕیوانەی فیزیام لە پەیمانگە سلێمانی. لەم ڤیدیۆدا پرسیارێکی بەشی شەشەم شیکارەکەین کە ساڵی ڕابردوو خولی دووە ماتۆتەوە. ئەم پرسیارە گرنگی خۆی هەیە و شێوازێکی نوێ لە هێنانەوەی پرسیاری فیزیا لە تاقیکردنەوەی وزاری. لە پرسیارەکەیە وێنەیەکی یاوە بە ئێمە لە بەرگریەکی ئۆمی پوختی 12 ئۆمی و بارگەگرێک کە بربەستە بارگەگریەکەی 5 ئۆم و لەگەڵ موگنەبارگێکی یاوینەتەیە کە هاوکەلکی خود موگنەکاریەکەی 0.0445 هێنریە. داوای چی لێ کردوین؟ خوێندنەوەی ئەمیتەرەکە و توێتی 2 ئەمپێرە، خوێندنەوەی ڤۆڵتمیتەرەکەش و توێتی 30 ڤۆڵتە. داوای لەرەلەری سەرچاوەکەمان لێکات. باشترین ڕێگە بۆ شیکارکردنی ئەم جۆرە پرسیارانەیە هەر پرسیارێکی تر ئەوەیە کە تۆ چی داوا لێکرا بوو لەو یاسایەوە دەست پێ بکەی کە داواکراوەکەی تۆی تایە. لێرە داوای لەرەلەری لێ کردوین. لەرەلەر لە چی یاسایەکە هەیە؟ لە دوو یاسایە ئێمە لەرەلەرمانەیە. ئەوانش چین؟ بربەستە بارگەگری و بربەستە موگنەکارین. بربەستە بارگەگری کاتێ یەک لەسەر 2 پای کەڕەتی لەرەلەر کەڕەتی بارگەگری بارگەگرەکە. تۆ زانی کە لێرە ئێمە بارگەگری بارگەگرمان پێ نەدراوە، کەواتە ناتوانین لێرەوە کێ بدۆزینەوە، لەرەلەری سوورەکە بدۆزینەوە. یین بۆ ئەمیانە کاتە چیە؟ کاتە 2 پای کەڕەتی لەرەلەر کەڕەتی هاوکۆلکەی خود موگنەکاری. لێرە لەرەلەرمانەیە و لێرە شەمانە، وتمانەمە بەکار نایانی نین بۆ من. ئەگەر من بێم بربەستە بارگەگری بدۆزمەوە، بربەستە موگنەکاری بدۆزمەوە، ئەو کاتە ئەتوانم کە بێم لەرەلەر بدۆزمەوە، چونکە هاوکۆلکەی خود موگنەکاری کۆیلەکەی یاومەتێ. لەبەرەوە یەم دەزەکەم بە شیکارکردنی پرسیارەکە و هەوڵی دۆزینەوەی چیم؟ بربەستە موگنەکاریەیەم. لە چی ئاسایەکە ئێمە بربەستە موگنەکاریمانەیە بێگومان لە ڕێگری گشتی سوورە. ڕێگری گشتی سوورە کاتە ڕەگی دووجای بەرگریە کە کۆی بربەستە موگنەکاری کەمی بربەستە بارگەگری بە دووجایی. ئەمە یاسای ڕێگری گشتی سوورە بۆ سووری دوای یەک بەستن. باشە، ئێمە ڕێگری گشتی سوورمان نییە. بۆ ڕێگری گشتی سوورەکە بدۆزینەوە هاتووە چی کردووە؟ جیاوازی ئەرکی سەرچاوەکەی یاینەتێ لەگەڵ چی؟ لەگەڵ تەزوی سەرچاوەکە. ڕێگری گشتی دایمان کاتە ڤۆڵتەی گشتی لەسەر تەزوی گشتی، کەواتە کاتە 30 لەسەر 2 کاتە 15 ئۆم. کە ڕێگری گشتیم دۆزیەوە ئێم لێرە دایانم 15 کاتە ڕەگی دووجای بەرگریەکەم خۆی وتوێتی 12 ئۆمە، ئەڵێم 12 ئۆم دووجا کۆی بربەستە موگنەکاریم نییە، بربەستە بارگەگریەکەم 5 دووجا. باشە، ئێستا من بۆ ئەوەی بربەستە موگنەکاری بدۆزمەوە ئەبێ دووجاکردن بکەم. ئەبێ چی بکەم؟ دووجاکردن. زۆر چاکە. 15 دووجا ئەکاتە ڕەگەکەم لاچێ 12 دووجا کۆی XL کەمی 5 هەمووی دووجا. 12کەیانمان بەر 15 دووجا کەمی 12 دووجا کاتە XL کەمی 5 هەمووی چییە؟ هەمووی دووجایە. زۆر چاکە. ما کاتە 81 هەمیژە کاتە وەکو خۆی نووسمەوە. زۆر باشە. جارێکی تر بۆی من بێم بربەستە موگنەکاری بدۆزمەوە بێ ڕەگی دووجا وەرگرم. ڕەگی دووجاکەم هێشتاوێکە کاتە 9. باشە، ئەویش دووجاکەی لەسەر نامێنێ. کەواتە بربەستە موگنەکاریم دۆزیەوە و کردێ چەند؟ کردیا 14 ئۆم. کردیا 14 ئۆم. ئێستا ئێم یاسای کێ نووسم؟ یاسای بربەستە موگنەکاریە نووسم کە کاتە 2 پای FL. لەرەکەمە ئێمە دەرەوە کاتە چەند؟ 2 پای L بۆ ژێرەوە بربەستە موگنەکاریەکەش بۆ سەرەوە. ئەکاتە چی؟ 14 دابەشی 2 پای 6.28 کەڕەتی هاوکۆلکەی خود موگنەکاریەکەم ئەکاتە 0.0445. لێرەوە ئەگەمەوەی کە لەرەلەری سوورەکەم ئەکاتە چەند؟ کاتە 50 هێرتز. ئەکاتە 50 هێرتز. بە هیوایەوەی کە شیکارکردنی ئەم پرسیارە سوودی بە تۆی خوێندکار گاند بێت. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین، بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.